نیان دەست کەس بێتەکەن عالم لە زۆرێ وەتی شەڕ داس خەریک لە زۆرێک لە بۆ جارێکی دیکە گەڕەشی سیمی خاتوناوە لە شاری هەولێر بەهۆی نەبوونی خزمەتگوزاریەوە گردبوونەوەی ناڕەزایەتیان ئەنجامدا. هاوڵاتیانی ئەو گەڕەکە داوای قیرتاوکردن و ئاوی پێویست و سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە کۆمپانیای تایبەتی پێوەری زیرەکی کارەبا بە ژمارەیەکی زۆر لە هێزی ئەمنیەوە هاتبوون تا هاوڵاتیان ڕێگری لە بەستنی پێوەری زیرەک نەکەن. بەوتەی هاوڵاتیان بەشێک لە ئەفسەرانی دەستگا ئەمنیەکان ئازاری هاوڵاتیان بە تایبەت ژنانی گەڕەکەکەیان داوە. ئەمڕۆ بەیانی هاتینە دەرێ دەبینین کۆرانەکان پڕ زێرەوانی و ئاسایش بوونە. کارەبای زیرەکیان دەبەستی. ئەمەش گوتمان کارەبای زیرەک نابی بەستن هەتا قیرەکەمان لۆ نەکرێ. ئەمە مندارمان مرد زستانە لە ناو قوڕ هاوینا لە ناو تۆز و خۆر هەتا دەستنەس زادەی لۆ بۆ مەکتەبێ دەڕۆن ئەوەندەیان دەکەوتە تا سەر چۆچیان دەکەوتە قوڕ هەستان ژنەچیاندا لولیاندا لە بن دەست و پێ خۆیاننا ژنەچی دی کابرا چار نەجمەی لەسەر شانیا ژنەی تەسویر دەکا من دەدەمە دادگا ئەنگۆلۆ ڕێگری لەمە دەکەن هێرشیان کردە سەر ژنان هەر لەو گەڕەکەیە ژنەکە لێیاندا هینایە بن دەست پێیان ئەو ڕۆژ عەشرە لێرە خربەوە ئەو ملەتە لەسەر مافی خۆی گوتی کاکە کارەبای بەستن بەس ئەو جادەمان لۆ قیرکەن هەر بابە هەندێکیان ئەو ژنانە هەموو ڕۆیشتن هەندێک لە ژنا بەربوون و هەندێک لۆوی بر و هەندێک لۆوی و وەلعاسری دەرەقەتیان نهاتن دوای هەموو هاتەژە ئەمەش گوتمان کاکە ها تەمەشا ئەو قوڕ جۆگەی کە خۆ ئەمە هیچ قسەی ناسینمان نەکردە ئەمە بە حکومەتی وەتزانین بە سەرۆکی وەتزانین دەبێ یارمەتی فەقیری بدا ڕۆژە کارەبانیە ڕۆژە غاز نیە ڕۆژەک ئاو نیە پارەی کارەبام یەک ساعتەوە نیتم هایتم تەقاعدانە پێشمەرگەی بابی عملیاتە هەفت خێزان لە زۆرینە خۆمە لەستەوە نینە بەس ئەنگۆش دەبی ئاگاتان لەمە بی ئەوزا قسەی سارد و سوچیش بەژنان گۆترا کێشەی مە دەزانیت بوو کێشەی مەیە ئەوەیە قیرمان لۆ بکەن کێشەی مە ئەوەیە حکومەتیش جێلا قسەی کەس ڕناگری چەند جاریکە ئەوە تا سووتان دێت چەند جاریکە هاوڕات خربووی تۆ هیچیان بەیز نەکردیە گۆتیان ئەمە هەر کارتی زیرەک دەبەستین چتان نەکردێ بڕۆن بکەن هەری وەڵا خەرچیان بێ منەت کرد داواکاری مەیە قیرمان لۆ بکرێ ومێت خۆش ناو هاتیە قسەی کردیە نازم چەند مەسوولەک هاتی قسەی کردیە کەچی دوایەش هیچیان نەکردیە هاتیە قسەیان کردی. لای خۆشیەوە ڕووپاک ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان دەڵێت شەرمە بۆ دەسەڵاتێک لەسەر داواکردنی ماف هاوڵاتیەکانی ئازار بدات و مافە سەرەتاییەکانیان بۆ دابین نەکات. بە یاسا خۆپیشاندان ڕێکخراوە و ناڕزایەتی دەربڕین یاساییە و هیچ ڕێوەیەکی تێدا نییە پێچەوانەی قانون بێ هەتا هێزی بۆ بێ و هێز بۆ ئافرەتانی ئەو گەڕەکە بێ و لێیان بدرێ و سوکایەتیان پێ بکرێ و ئیهانە بکرێن ئافرەت هەیە ئاسایش دەستی گرتەوە دەستی شکاندێتەوە ئێستا دەستی سوڕاوە یعنی بەڕاستی عیبە بۆ ئەو حکومەتە ئەوەندە بترسێ لە دەنجی ناڕازی دە ئافرەت بێن لەسەر مافی خۆیان حەق و مافی خۆیان کە داوای قیرکردنی ئەو گەڕەکە دەکەن کە لە ناوەڕاستی شارە ئەو گەڕەکە داوای قیرکردن دەکەن ئەوان بێن سوکایەتیان پێ بکەن لێیان بدەن ئەخر ناکرێ ینی حکومڕانی بۆ جۆرە ناکرێ ئەنی چۆن دەکرێت بە توندوتیژی تۆبەی هاوڵاتیان دەنجی ناڕزایەتی هاوڵاتیان کە بکەوە. ئەمە بۆ جاری چوارەمە دانیشتوانی گەڕەکی سیمی خاتوناوە گردبوونەوەی ناڕزایەتی ئەنجام دەدەن بەڵام حکومەت گویان بۆ ناگرێت جگەلەوەی خزمەتگوزاریەکانیان بۆ ناهێنێت لە لایەکی دیکەشەوە ئەرکی بەستنی پێوەری زیرەکی کارەباشیان دەخەنە ئەستۆ. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.